ئەبوو سولەیمانی دارانی گوڵێکی گوڵزاری تابعینە، ئەستێرەیەکی درەوشاوی نێوانی تابعین و خاڵێکی جوانیە بە تاریخی ئومەتی مسلمانانەوە. ئیمامی گەورەی مسلمانان، عابیدی دڵسۆز، سەرڕاست و خواناس کە ئەیفەرموو بەخوا قەسەم ئەگەر شەوان نەبوایە تەمەنامە کرد لە دنیایە بڕۆیشتمایە. یعنی شەوانی ئەوەندە تەرخان کردبوو بۆ شەو نوێژی، بۆ عیبادەتی، بۆ دیداری خوای پەروەردگار و لێپاڕانەوە و دوعاکردنی. ئەگەر ئەم لەزەتەی شەوانی نەبوایە ئەیوت خوایە لە دنیا بمبەرە، تەمەنای مردنیەک. ئەحمەدی کوڕی ئەبی الحەواری کە یەکێ بوو لە تەلەبەکانی خۆی ئەفەرمێ ئیبن داود کە تەلەبەیەکی ترمان بوو داوای لێ کرد کە شەو بمێنێتەوە لەگەڵمان، چونکە هەموو جارێکیش هەستمان پێ کرد کە شەوانێکی توولانی خەریکی شەو نوێژ بوو. پێمان وتمان ئەگەر بتوانی لەگەڵمانە بمێنەرەوە. وتی مەگەر ڕۆژەکەتان بردووم و ئەتانەوێ شەوەکەشم لە دەستکەنەوە؟ نا، من بۆ شەوەکانی ئەژیم. بە ڕۆژ دەرسی پێوتن کەسابەتی خۆی کرد و بە شەویش لەگەڵ خوای پەروەردگارە ئەدوێ، لە عیبادەتی خۆیە، لە شەو نوێژیە. ئەم پیاو چاکە خواناسایی فەرموو ئازایەتی و جوامێری و بەهێزی ئەوەیە کە خوای گەورە لەو شوێنەیە نەدبینێ کە نەهی لێ کردووە، لەو شوێنەی کە فەرمانی پێداوە بەرچاوی کرد. دایمە لەو شوێنانەیە بی کە خوای پەروەردگار فەرمانی بە مسلمانان داوەکە لەویا بێ. ئەمە ئازایەتی و سوارچاکی. مەگەر نابینی خوای گەورە فەرمێ رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار. خوای گەورە مەدحی پیاوانێکی کردووە کە تاجرن، بەڕۆژ تاجرن، بەڵام تیجارەتی چی؟ بازرگانی خۆیانەکەن و کەسابەتی خۆیانەکەن، بەڵام ئەفەرمێ تیجارەتەکەیان وایان لێ ناکا ئەوەندە مەشغوڵیان کە زیکری خۆیان لەبیر بەرێتەوە، یان لە نوێژە سستیان کە یان زەکاتەکەیان نەدەن. ئەمانە تاجرن، بازرگانن، سەودا و مامەلەی بازاڕەکەن، بەڵام لەو ڕۆژەژە ترسن کە چاوی تیا دەرئەپۆقێ و هۆشی تیا سەرسامە بێ و لە تێڕامانە هەموو خەڵکی ئەوەستن. هەروەها خوای گەورە کە وەسفی مسلمانانی تری کردووە فەرموویەتی من المؤمنین رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. لە ڕیزی مسلمانانە پیاوانێکی واهن کە پەیمانیان بە خوای پەروەردگار داوە و ڕاستگۆ بوون لەو پەیمانیانە و بردوویانەتە سەر، هەیانە کۆچی دوایی کردو و ڕۆیشتووە بەرەو دیداری خوای گەورە و هەشیانە ئینتیزارەکە، بەڵام بە هیچ شێوەیەک لە هیچ سات و هەڵوێستێکە نەگۆڕاون. ئافرین بۆ ئەو پیاوانەی کە نەگۆڕاون، ئافرین بۆ ئەو کەسانەی کە خوای گەورە ئەو ڕەحمەتەی پێبەخشیون، بازرگان بن، ئیشکار بن، کرێکاریەکەن، هەر ئیشێکەکەن بە ڕۆژ یا لە جیهادان، بەڵام هۆشیان لە لای خوای پەروەردگارە و بەڵێنەکەی خوای گەورەیان هەمیشە لە یادە. لە زەمانێکایە کە زەمانی عەولەمەیە، زەمانی دنیاویستیە، باوەش بە دنیایەکردنە، لەم زەمانەیەوە گەڕێن بە دوایەوەی پیاوچاکێکیان دەستکەوێ نەسیحەتیان کایە بۆ ئەوەی خۆیان ببنەوە بە پیاوچاک و نەسیحەتێکی تر بکەن. لە زەمانێکە خەڵکی هەمووی خەریکی کاری ناڕەوا و ناپەسەند و دوور لە خوایین، خەریکی گوناحکاری و تاوانن، غەرقی تاوانن، ئەم ڕووی کردوتەوە خوای پەروەردگار و بەڕۆژووە ئەم تۆبەی لەو هەموو گوناحانە کردو و ڕووی کردوتەوە خوای پەروەردگار چه ئەجرێکە چه سەوابێکە برایانی بەڕێزم خەڵکێک مسلمان و دیندار ڕووبکاتەوە ئەم دینە وەکو مالیکی کوڕی دیناری لێبێ 1000 جارم خۆزگەم بەخۆی